جستودیا دنگی ئەمریکا لێ نیویۆرکی دکتۆر کەمال سولەیمانی لێ کۆلەر و مامۆستای سیاسەتی ڕۆژهەڵاتە ناوین دکتۆر کەمال ئەملبەندا بەرسڤاتەنە چما ئەردۆغان ناخوازە ئەمریکی کورد پێکڕا شەڕێ داعش بکەن ئەسڵاو بۆ ئێوە بۆ هەموو لایەکتان بۆ جۆگرەکان ئەردۆغان لێرەدا چەند مەسەلە هەیە بە باوەڕی من لە هەر لە پێشەچیدا لە دەستپێکردنی کێشەی سووریەدا ئەردۆغان یەکێک لە دلیلەکانی زۆر بە زووی سیاسەتی خۆی گۆڕی سەبارەت بە حکوومەتی سووری ئەوە بوو کە دەویست چۆنیەتی گۆڕان لە وڵاتەدا مەهەندیسی بکە و ڕێبەری بکە ینی ئەوەی کە و بەشێکی زۆر یان گرنگترین مەسەلە بە باوەڕی من لە گۆڕانی سیاسەتی تورکیای سەبارەت بە سووریایدا مەسەلەی کورد بوو جا ئێستا مەسەلەی کورد یەکێک هەر لە سەرەتاوە ئەردۆغان کە ویستی هەوڵی گۆڕینی حکوومەتی تورکیای داوە دەویست حکوومەتێک لەوێدا مەزرێکە دژایەتی بتوانێت لە پێکهاتنی هەر جۆرە پێکاتەیەکی کوردی بکە یەک دوو هەمیش ئەو وەرسوڕانەی سیاسەتی ئەمریکای سەبارەت بە کورد و ناردنی مشاویر و ئەوانە هێندێک سەربازی خیبرە بەشێکە لە گۆڕانی تا حدودێک ئیسراری حکوومەتی ئەمریکای لەوەی کە حاضر بە گۆڕینی دەوڵەتی سووریە نییە ئەسەد نییە و لەلایەکیش لەگەڵ ئەو سیاسەتانەی تورکی کە بە تەواوی لەسەر لەناوبردنی کورد و لانانی کورد تەمەرکوز دەکات لەگەڵەوەی ینی جیاوازی هەیە بەڵێ ئەگەر یارمەتی بدەیت بەس بەڕای تۆ وڵاتانی ڕۆژاوا ینی دەتوانن دەستبەرداری تورکیا بن لە هەلومەرجێکی ئاوادا ئەگەر بێت و ئەردۆغان سوور بێت لەسەر ئەو داوایی خۆی ئەمن لەسەرەوە باوەڕێنیمەوە بەو مانایە کە ئەوانە دەستبەردارن لە تورکیای بەڵام ماناکەی ئەوەیە کە ئەوانە ناتوانن لەگەڵ ئەردوانی هاوڕێ بن و لەسەر و گەیشتنە سەر و قەناعەتی ئەگەر بێت و بە پێی ئەو جۆرەی ئەردوان دەیەوێ بچنە پێشێ وەزعەکە لەوێ درێژەی دەبێ و شتەکە زۆرتر لە قازانجی گروپە ڕادیکاڵانەدایە چونکە ئەردوان هیچ شتێکی کەمتر لە گۆڕینی حکوومەتی سووریە و لەوەی کە کورد بە هیچ شتێک نەگا کەمتر لەوەی ناوێت دکتۆر کەمال ڕاستە وەزیری دەرەوەی تورکیاژی دخوازە یان پێشنیازێکە و ئەو هێزێکی پێک بینن هەف پشتی بکار بێ شەڕێ داعش بکەن لە بشەرتێکی و کورد بوانڕە نەبن ئەوەی معنای ددا و ئەمریکی ئەمزانن سەربازی خۆ ناشینن نە عێراقی نە سووریا وی معنای ددا و تورک ئامادەنە سەربازا بهێنیرن وی شەڕی دناف سووریەدا بەڵێ یانی ئەوان شتێکە ئەوەیە کە ئەوان دەزان کە ئەمریکا و توانای نێرەک و جەنابشتانی شارەتەن پێ یا ئەمریکا ئەو میل ئەو نایهەوێ ئێستا کە هێز بنێرێتەوە جارێکی بۆ منتیقی بە تایبەت بە شێوەیەکی بەربڵاو لەلایەکی تریشەوە تورکیە لە هەموو ئەو ماوەیەدا ویستویەتی هێزی خۆی بنێرێ بە شێوەیەکی کە مەجای بدرێ ئەمریکا هاوکاری لەگەڵ نەکرد لە پێشتا داوای منتیقی نەو فلای زۆن یا بە ئەوەی کە پەرواز هەڵفرینی مەمنوع بێ داوایەوەی دەکرێت ئێستا کەش داوای شتێکی کردو کە دەزانێت ئەمریکا نە ئەو ئیمکانەی هەیە ئەوە نەوە توانای هەیە کە خەڵکی بۆ قەنەعەتی بگەینی کە توانێت هەزاران سەربازی بنێرێت جا بەلایەکی دیکە بەڵێ بەڵێ فەرموو ببورە دکتۆر وەختێمە کورتە ئەم دەزانن تو بە هەتا دەمێکی کورد مامۆستا بووی لە زانکۆیا مێردینێ و تو شارەزای ڕەوشا کورداوی کوردیت هەرێمی تایبەژی ئەف چەند مەهەن ئارتێشا تورکیا شەڕی دناو باژارن کوردادا دکا گەلێک باژارن کوردان وەکو ئامەدێ سوورە ئامەدی وێران بوونە دەگەل هەندێژی ئەردۆغان بەری دوو ڕۆژا دچەور و گرسیە گەلکی مەزن پێشوازیە ئەردۆغانە ئەف چی دەبە چاوایە چما بەڵێ ینی شتێک ڕوونەکە لەلایەکی خەڵکی کوردستانی دەڵێن هێندێک لەسەرەوە باوەڕێ بوون کە حتا لە یەکی نوامبرێدا کە هێندێک خەڵک لە منتیقەی دەنجیان بە حکوومەتی ئەردوغانیدا چونکە لەوەی دەترسێن شتەکە وەزعەکە هەڵۆستر بێ لەلایەکی ینی خەڵک بەڕاستی بەشێک لە خەڵکی ترساوە باشێک لە خەڵکی ناچارە مۆزەفە کارمەندە لە ئیدارات توشتیوادا بەشێکیشی هەر بە شێوەی سنەتی ینی AKP یا عدالەت و تەوسعە لە ناو منتیقەدا هەندێک نەفوزی هەبوو ئێستاش لەگەڵ دابێلانی کەم دوو لە نوێنەرانی AKP لە
کە هەڵبژێراون لە دیاربەکرێت دویان لە یازدان دویان یەک یا دوو لێمڕونێ پێم وایە دویان لە دیاربەکرن جاوە نییە ئاکێپێ هیچ هێزشی نەبێ بەداخەوە بەشێک لە خەڵکی دینداری ئێمە ئێستاش لەگەڵ دابێت لەگەڵ دینداری کورد لەگەڵ ئاکێپەیە. دکتۆر کەمال سلێمانی شارەزای پرسین سیاسەتی ژنیۆرکە دیگەل ما بۆ گەڵکی سوپاس. سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ زۆر سپاس.